گومان هەیە کە شەریکەکە و فێڵی لێ کردوێتی بە قوربان. کاک دکتۆر ئەم شەریکەی من خۆم ئەزانم، من حتمما پێم بڵن خۆ لە خۆم قسەم ناکەن، لە خۆم قسە ناکەم. دەڵێ چێ پێ دەڵێ کەسانێکە نازانم بچێن، نازانیان بە جۆما ئەڵێن وریابە ئەم شەریکەی تۆ لەگەڵ ژنەکەی خۆتا دەستیان تێکەڵا لەبەر سەرۆت و سامانەکە پیرانیان بۆ داناوی ئەتەوێ بکوژن. دەی بەسە بۆ سەردانی براکانە ناکەی لەو بپرسە. دکتۆر هەر ناچێ برای چی؟ نە براکانیان بۆ ماڵی ئێمە، نە ئێمە ئەچین بۆ ماڵی ئەوان، هاتوچۆی کەس ناکە. بۆ من نازانێەوە بە تەمای چین، تۆ گۆ بگرە با من یەک شتی پێ بڵم، ئەگەر برا لەگەڵ منە باش بواە هەروەکو ئەوە دەرەوچکۆ ها کاک دکتۆر خۆ ئەو باش ئەزانی سیرکە ئەگەر برا لەگەڵ برا باش بواە قابل هابیلی برای نەیەکوشت، یان براکانی حەزرەتی یوسف یانە خستە ناو بیرەکەەوە بیکوشن. باشیشی پێ بڵم ئەو دەسەبقە ژێر سەرێ من لێ ئێوە خۆش بم. درۆ جارەوە بەرامبەر پەمەجەرەکە دانیشتو ئێمە کەس نابینین لە پەنجەرەکەەوە کەچی هاوارەکە ئەوە هاتن ئەمکوژن. خەریکە مناڵەکانیش زیڕێیان کردو وەڵڵای ئەوە ژیان نییە ئەو مناڵانی تایە یا جاری وایەڵێ ئەم میوەیە بۆ بۆنی پیسایی لێت. ئێمە بۆنیەکەی بۆنی هیچی لێرایە نازام چی لێ بکەیت. قابلە من درۆکەم خۆ درۆ ناکەم ئەرە وەڵاک مەجموعەیە کەس ئاوەیەن بە جۆ ماچپێنن هاوارەکە نەقیژێن بەسەر ماڵێ وریا بە ئامان وریا بە ژنە ژەهری بۆ کردویتە تەخواردنەوە پیلانی بەدەست ئێوە بوو کوژێ بەڵام خەیاڵتان خاوە حسابێکم بۆ کردوون وەڵڵا بملی هەر هەمووتان بۆ شم شێرە بپەڕێنم تێگەی بۆ من نازانم ڕاقەبەی منەکەن بۆ نازانم. بەس ڕێوەسخان پەیوەندی لەگەڵ خەڵکی ترایە پەیوەندی کۆمەڵایەتەکانی چۆن لەگەڵ ماڵی باوچیە لەگە براکانێ لەگەڵ هاوڕێیە. وەڵی دکتۆر نە ئەچێتە دەرەوە نە ئەچێ بۆ لای کەس هەردوو هاوڕێ هەیە بەعزێ جاریان بۆ ماڵەوانی ئەوش ئەوانش قسەی لەگەڵا ئەکەن ئەڵێن بۆ وا ئەەکەی بۆ لە ماڵم ناڵاکەی هیچ ناچێ بەگوێ ئەگی ناتێکلاوی کەس نابێ و هەر لە ماڵەوەیە نەوەڵا ناچێ بۆ لای یەک کەس. کۆرە چۆن بچمە دەرەوە تانێ بچمە دەرەوە و پلانەکانم هەمووی کەشف بێ و سەر نەگرێ کورە من خۆم باش ئەزانم مڕاقەبە کرێ مڕاقەبە خەڵکانێگەر مڕاقەبەی منەکەن ئەزانی بەچی بە قەمەڕ سەناعی بە دوامەوە هەر ئەیانەیە خواخوایانە بێمە دەرەوە لە ماڵ بچمە دەرەوە هاها یەکسەر پلانەکانم هەمووی سفر بکەنەوە هیچم بۆ نەچێتە سەر بەڵام خۆ من بێکەس نیم با پێ بڵم بێکەس نیم خۆم باش ئەزانم ڕاقەبە کرێم.